وڵا زان و خۆشەویستانمان بەشێکی زۆر لە نووسەران خۆشبەختانە هەمیشە بەردەوام بە نووسینەکانیان بە قەڵەمەکانیان کار لەسەرەوە دەکەن کە کۆمەڵگایەکی کوردی و شیار بێتە ئاراوە. لە ئێستادا یەکێک لەو نووسەرانەی کە لە خەمی موسڵمانان لە خەمی وشاربوونەوەی کۆمەڵگا پرۆژەیەکی نووسیوە بەناوی پرۆژەی ئاگایی بۆ وشارکردنەوە موسڵمانەکە لە کۆمەڵێک پەرتووک پێک دەبزانین ئەم پرۆژەیە و گرنگی و ئەهمیەتی چییە، چۆن خوێنەر، چۆن ئەو کەسانەی کە خولەی خوێنەریان هەیە سوودی لێ وەردەگرن و کێن ئەوانە زیاتر سوود لەم بابەتانە وەردەگرن. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک سامان ڕەباتی نووسەر کە میوانە لێرە. کاک سامان گیان خامەد ڕەنگی خوا بەخێر بێ. ئەم پرۆژەی جەنابەت بۆ وشارکردنەوەی موسڵمانان چۆن چۆنی و چۆن دەست پێ کرد؟ ئەتوانم ئەوە بڵێم ئەسلی پرۆژەکە فکریە، بەڵێ تاوا فکریە و لەدایک بووی کۆمەڵە پرسیارە لەسەر بنەمای ئەزمون، لەسەر بنەمای واقع بینی و سەرچاوەتیایە مەقاسدی شەریعەیە، مەبەستەکانی شەریعەت. یعنی مخاتەبەی خوێنەرە کات تا بە جۆرێ مخاتەبەیەکە لە ڕووی فکری و لە ڕووی لۆژیکی تا عەقڵ بدوێنێ و لە پێشەکەی ئاگای لە بەرگی یەکەمە ئاماژەم پێکردەوە مەوسوعە بۆچی دوو ڕەهەند، یعنی دوو بنەمای تایە بە هەندی وەرگرتووە. یەکەمیان کەەوەی ئیسلام حقیقەتی ڕەهایە، وێژ ئەو پێشەکەم نووسیوە تا خوێنەر بزانێ ینی بینای ئەو مەشروعە لەسەر چییە. ئیسلام حقیقەتی ڕەهایە، ئەوەش لە ئەزمون و واقعەوە، نەک بە دۆگمایی و تعەسوب. و بنەمای دووەم تایە لیبرالیزم وەکو باڵاترین دەرکی عەقڵی ئینسان بەوەی کە چی باشە بۆ خۆی، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو هەموو دەرهاوێشتە نەرێنەی هەیە کە مرۆڤی کردو بە کاڵا بە جۆرە لە جۆرەکان. ئەوەش معنای ئەوەیە لیبرالیزم چونکە دابڕاوە لە خالق، ئەو پرسیارە دروستە بێ بۆ ئێمە ئایا ئینسان بە تەنیا خۆی ئەتوانێت وەکو زانان سوڵە فەرمون حوسن و قوبح، یعنی چاکە و باشە ئەتوانێت خۆی دەرێک پێ بکات بە بەڵگای سەلمێ بەشێک لە باشە و چاکە ئینسان ئەتوانێت بە بێ وەحی دەرکی پێ بکات لە نەتیجەی فطرەتەوە. بەڵام لە کۆتاییە ئەگەر پەیوەست نەبێتەوە بە وەحی ئەو کارە ساتە بەسەر ئینسانە دێنێکە. ئاماژەی پێکەم لە یەکێک لە بابەتی یەکسانی جێندەرەکە کە ئینسان ئەگاتە ئاستێک کە ینی ئەگاتە بابەتی جێندەربازی ئەو ڕەگەزبازی، ئەگاتەوەی کە خۆ کوشتن وەکو پێوترێ قەتل ڕەحیم، یعنی کە بێزارە لە ژیانی خۆی چێ بۆ خەستەخانەیەک راپۆرتەکە مسێڵە بم کوژن ئەشی کوژن، یانی دوایەوە کە ڕازی ئەبن. یعنی بە هەر حاڵ ئێمە توانین بڵێ کۆی مەشروعەکە هەمووی لەسەر بنیاتە لەسەر سەلماندنی حقیقەتی ئیسلام و پوچەڵکردنەوەی لیبرالیزم. بۆشی لیبرالیزم تەرکی قسوت سەری ئەگەری هەیە بەرنامەیەکی تریش بێ، بەڵام وەکۆترێ نهایەت التاریخ فۆکۆیاما، ینی بالضبط باشترین بەرهەمی عەقڵی ئینسانە تا ئێستا پێگەیشت بێ. ئەگەر شتێکی تریش بێ مادام پچڕابێ لە بەحی هەمان نەتیجێ. باشە باست لە خودی پرۆژەکە کرد، بەڵام بیرۆکەی پرۆژەکە لەکیەکەوە سەری هەڵدا و چۆن ئەم بەرهەمانەی لێ بەرهەم هاتوواتە چۆن ئەم ناونیشانەت هەڵبژار بووی؟ خۆی ئەتوانم ئەگەر ئاوا بڵێم یەکەم هەنگاوی پێشتریش بوو، بەڵام یەکەم هەنگاوی لە نامەیەکە ڕسالەیەک بوو کە ناومنا پەیمان نامەی فکری، لەژێر ناوی عەرەبیەکەشی ئاوا بوو ئەلمیثاق الفکری. ئەوەش لەوە دروست بوو، ینی بۆچی ئەمە بسن پرسیار گەڵاڵاوێ. ئەمە زۆر جار موسڵمانان لە ناوخواانە ئەڵێ گرنگەوەی تۆ عەقیدەت تەواو بێ، گرنگەوەی علمت هەبێ، ینی علومی شەرعی بخوێنە. ئەمانە پرسیار دروستەکە. باشە بۆچی ئەبینم عەلامەیەک، یانی نەک بڵم عالمێک، عەلامەیەک تەئیدی سیستەمێکی ستەمکارەکات. ئەمە پرسیارێکی جەوهەری بوو بۆ من. یا ئەڵێ عەقیدە و تەواو بێ، بەڵام بالفعل عەقیدە ئەگەر بەس بریتی بە لە ئەسما و صفات، لە ئولوهیەت و ڕوبوبیەت، ئەوەشی کە خەڵک یعنی کە تەئیدی سوڵتەیەکی ستەمکارەکات، هەر بانگەشەوە عەقیدە پاکاکە. کەواتە کێشەیەکمان هەیە ئێمە و دڵنیایشین کە ئیسلامەکەمان کێشەی نییە، بەڵام بەرهەمێک ئەبینین ئەزانین بەرهەمی ئەو سەرچاوە نییە.
ئەمانە لای بەندە پرسیاری دروست کرد بۆیە ناومە ئەلمیثاق الفکری پەیماننامەی فکری گەیشتمە و قەناعەتەی ئینسان ئەبێ لە ڕووی فکرەوە ئیسلام بناسێ. یعنی ئەگەر کورتی کەم و ئاماژەشم پێ کردو یەکێک لە کتێبەکان ناسینی مرادی خوا بۆچی قورئانی ناردووە. طبعا پێش قورئانیش کتێبەکانی تر یعنی خوا مرادی چییە، مەبەستی چێ لە ناردنی پێغەمبەران، مەبەستی چێ لە ناردنی قورئان. ئەگەر ئەمە قەناعەتم وا بوو ئەمە فەهمێکی صحیح لەوەت هەبێ ئەگەیتە سلوکێکی تەندروست. یعنی هەم وایڵن فکری سەلیم سلوکی سەلیم بەرهەمی فکری سەلیم. ئەگەر ئینسان فکری تەواو بێ بەتاکید قەرار و تەسەڕوفاتیشی بۆیە ئەبینی. یعنی مثلا ئەوا کردومە بە نمونە، یعنی بۆیە سەیرەکەی ئەبینی لە ئینقلابکردنەکەی میسرە شێخی ئەزهەرە بینی بەشدارە لەو ئینقلابە کە شێخی ئەزهەر سەدانی وەکو ئێمە گەل لە بەردەمیا بە چۆکەدان شەبێ علم بخوێنێ. ئەی خەلەلی شێخی ئەزهەر چییە؟ خۆ نابێ ئیتیهامی نیەتیش بکەیت چونکە نیەت لای خوات. یعنی تۆ نازانی کە لەو کاتا شێخی ئەزهەر لەوێ ئاوەستا و قەراری ئینقلاب خوێندنەوە دوای ئەو هەموو شەهیدەی بەدوا هات، ئەو هەموو سجنەی بەدوا هات، ئەو هەموو ویزرە کێ هەڵیگرێت لە قیامەتە. لەگەڵەوە شاد تۆ احتیمالی ئەگەر ئێوەش دانێت شێخی ئەزهەر پیاوێکی ساڵح بێ بینی خۆی خوا شەو نوێژێ بێ عیبادەتی هەبێ نیەتیش خراپ نەبوو بێ بە حسابی خۆی لەوانەیە ویستی بێتی فتنەیەک لا بە بۆ ئەو نەتیجە خراپە بەجێ ئەسای بینیم لەسەر شەڕی غەزە ئەبێ وانە پیاوێک دێ بە ڕیشێکی درێژ و بە ئیدعای ئەوەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جینۆکاتەوە و شوێنکەوتەی سەلەفی ساڵحە و بەڵام سەیرەکەی هەرچی قسەیە لە مەسلحەتی جوولەکەی کە یعنی ناو جوولەکەکان خۆیانە قسانە ناکەن. یعنی هەر بەندیان تایە کە بند بۆ ئەدیل بۆ ڕۆیشتە تۆ قسەی ترەکە. یعنی محللینی عەسکەریان سیاسیان قسەی ترەکەن ئەڵێن ئێمە دۆڕاین زۆر، بەڵام ئەم یەک مولێ نادا لەوەی کە مەسلحەتی هەموو پرۆژەی زایۆنی بێ. ئایا ئەتوانی ئیتیهامی ئەمەکەی بڵێ ئەمەش زایۆنیە؟ یەکێ لە کتێبەکان بابەتی مەدخەلیزمە. یعنی خۆ تۆ ناتوانانی ئیتیهامیکەی بەس تێگەیشتنێکی سەقەتی هەیە ئەو سلوکە سەقەتەوە ئەو قسە خراپانیاوە بەدەستەوە کە ئەمڕۆ مسلمانان دڵی مسلمانان عاجزەکە و خۆی خسۆتە بازنەیەک شۆکە من عادى لي وليا فقد آذنته بالحرب. يعني براسي يعني إعلاني حربي كله برامبر كمال أولياء إخوة كمال وسر وسروت وسامان وهمش تكان بقشي ولو بينا أنتواني تسليم بن أوانيش، أنتواني زليل بن، أنتواني خانوي جوان ودرع وقصر وقمر وهمش تكان هبه. بلام لا إخوان هالبجار سربرزو عزتي إسلام هالبجار جاب كوي بروجا كان عالم بابتي كيف فكرية هولش مدعوة كيتر عنواني جواز بن داديش برساري كربوشي وعنوانانا يعني تقريبا ديسان وكوتم لسر أساسي واقعي يعني ماشي ما بيويستا بوم قناغة بتايبتي بوجي لي جنج چونکە ئەوانە پرسیارن هەلای من دروست نابێت من لەوانەیە ئەوەتان پێ بڵێم یعنی بڕائەکەن ئەوە بڵێم فکری یەکەم بۆ ئەو نامە. دووەمیان وحدەت المەسیر یەکچارە نووسێوەش نامەیەک بوو نووسیم لە 2016 ناردم بۆ زۆر داعی ئەوانە کە ئێمە مەسیرمان نییە کابێت تۆزە بازنەی بیرکردنەوەمان فراوانتر کەین. یعنی نابێت لە یەک قاڵوا بین چونکە هێرشەکە بووە هەمومانە. ئێستا کە هجوومەکرێتە سەر حیجاب خۆ ناڵێن ئەم حیجابە سۆفیە یا سەلەفیە وانە یا ئیخوانە یا مسلمانێکی سادێ نە حیجابە کەواتە تۆش ئەبێت لە مقابلە بەرجەستی وتەعاون على البر والتقوى بکەی. کاک سامان بۆ پێی کە جەناب دەرەوەی وڵاتی ژیانی وڵاتە ژیانەکەی ئەفکار و دیدی ئەوان ئەو کۆمەڵگەیانی دەرەوە تێکەڵ بە کۆمەڵگای ئێمە لەم مۆزوعەیە لەم پرۆژەیەدا ئاماژەت پێکردووە کەم ئەوان دیدیان بوون بۆ ئیسلام بۆ بابەتەکان چۆنەوە ئیسلام و کۆمەڵگای ئێمەش چۆن چۆنیە هەم بۆ ئیسلام سیاسی هەم بۆ بابەتە سیاسیەکان کایە سیاسەکان زۆشتی دیکە. لە کتێبی ئیسلامۆفۆبیزم زۆر بە تەفسیلی باسیەوەم کردووە سروشتی تەبیعەتی ڕۆژ ئاوایی خەڵکی ڕۆژ ئاوایی کە چۆن ئەڕوانن جارێکە حقیقەتێک بیزانین کاتێ ئاینەی ئێمە هاتووە بەنسبەت ئەوانەوە ئاینێکی ناڕاستە لەبەرەوە ئەو وێنە یەکسەری ئەگاتە مەسیحیەک بەڵام دوایی بە مروری زەمن یعنی بە هەموو جۆرە ئیسلامیان ناشرین کردو پێغەمبەریان ناشرین کردو عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژ هەڵات ناسەکان هاتون دیسان و زۆرێکیان بێ ئینساف بوون بێ ویژدان بوون ئەوەی ویستیوانە چونکە ڕاستە بەشێکیان هەروەکو مخابرات جاسوس هاتون و متەدەینیش بوون یعنی دوو ڕقیان کۆ کردو تۆ لە بەرامبەر بە تۆ توان بەو شێوە ناسان و جەنگەکانی خاچپەرستی ئەمانە دیسانەوە بوون بە
جۆرێکی تر لە ناشرینکردن حاڵەتێکی تر لە کۆمەڵگەی ڕۆژئاواییە کە هیچ کەسی تری قبول نەبووە تەنانەت مەذهبێکی قبول نەبووە یعنی معقول نییە تۆ 800 ساڵ ئیسلام دراوسەی فەڕەنسایە 800 ساڵ ئیسلام نەگەشتە فەڕەنسا ئەوە گەر یەک معنای هەبێ معنای ئەوەیە کە ئەو هیچی قبول نەبووە هیچ شتێکی تر جا کۆمەڵگەی ڕۆژئاوایی لە دواییشا لە دوای مۆدێرنە و ئێتر شۆڕشی فەڕەنسی و ئەم بابەتە فکرەکان کە دینی بەرکەراخست هێشتا لەو کاتەشە ئەو بابەتە وەکو توراس بۆیان ما وەکو میرات بابەتی ڕقلەوی تر هەر بۆیان ماوە تۆ ناتوانێت ئاش بنەوە لەگەڵ موسڵمانان بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەم ئەتوانی زیاتر بڵێ کۆمەڵە ڕێسا و یاسایەک کە ئەتوانیم بۆ دۆستانە بوو یعنی کۆمەڵگەی ئەوروپی جۆرە لە ئیستقراری وەرگتوانی بمێنێتەوە مسلمانانی ئیسفادیان لەوە کرد هەرچەنە ئەوە لە یاسا بەڵام وەکو ممارەسەی ڕۆژانەی خەڵکی بەگشتی هەتا ئێستا زیاتر لەوانەیە ماوەیە چەند ساڵێک پێشتر باشتر ێستا زیاتر بۆ بابەتی هەڵکشانی ڕاستڕەوی تونڕە و بەرامبەر بە مسلمانان ئەمانە هەمووی وای کردو کە خوێندنەوەیکی واقعی بۆ کۆمەڵگەی ئەوروپی بکەی بەرامبەر مسلمان چونکە ئەو زیاتر گوێ لە ئیعلامی خۆی ئەگرێ و جەریدەی خۆی ئەخوێنێتەوە ئەویش بەڕاستی توانین بڵێ هەم زایانی هەم ڕاستڕەوەکان زاڵن بەسەر ئەو پرۆژانە بەڵام سۆشیال میدیا دەرگایەکی کردەوە بە تایبەتی لە دوای جەنگی غەزەوە جۆرێک لە وشیاری بە ڕێژەیەکی زۆر باش لەناو ئەوروپا جا ئێمە کێشەمان لەگەڵ سیاسیەکانیان زیاتر هەبوو جۆرێک لە وشیاری لەناو حیزب و لەناو سیاسیەکانیشا دروست بووە کە ئەمە قەناعەتمە بۆ داهاتوو ئیزنی قازان جێبێت سامان پێم باشە بووی بینر زیاتر ئاشنا بێ بە پرۆژەکە یەکە بە یەکە باسی کاتمانەیە ئەگەر بە کورتیش بە یەکە عنوانەکانی و ئێستەمە تۆزێک ناونیشانەکانیشیان جیاوازە بۆ منە لە بەرگی یەکەمە لە نووسیتە قۆناغ سازی و ئەرکی قۆناغ دەواازەی بڕووینە حتمما بێتە نێو کڕۆکی مۆزوعەکە و کتێبەکە اونجا بۆ دەرەکەوێ ئەمە چۆنیە لەوێ بە خوێنەر بڵێم ئەم قۆناغی تۆ یعنی هەموو قۆناغێک ئەگەر نەیناسی نازانی وا تەشبیهەکەی بە دکتۆرێک ئەگەر نەخۆش ئەچێ بۆ لای هەتا نەزانێت نەخۆشێکی چێ عیلاجی بۆ بنووسێت تو ئەبێ ئەم قۆناغی خۆت بناسی تقریبا ئەگەر بە کورتی بڵێم یعنی هێرشی لیبرالیزمە توانەوەی کۆمەڵگەکانە و سەلماندوومە لەوێت تەنها جێگرەوەیەک پرۆژەیەک کە بەدیلی لیبرالیزم بێ ئیسلامە و هەموو بەشەرێتیش پێویستی بە ئیسلام ئەوەش نەڵاڵم نەتیجە خوێندنەوە خوێنەر ئەگا بۆ ئینشاء لە دووەمیشە پلاتفۆرمی دابڕان پلاتفۆرمی دابڕان ئەوە بیرتانە ڕێکخراوێک بوو ئێستش هەرماوەکو ناو لەوەش هەر تەوەقوعم کردووە لاوازە بێت بەڵام ئەوە تەبان ئەوە لە یەکێک لەو پاڵنەرانەیە ئەم پرۆژە ئەو نووسینە بوو وەکو زنجیرێ لە 2000 و نازام کەی بوو ئەو پلاتفۆرمە بزەوت 2009 ئەوانە بوو کەی بوو زنجیرەیەکم نووسی وەکو ڕەتدانەوە پلاتفۆرمی دابڕان ئەلەو کۆنگری چوارەم بوو کۆنفرانسی چوارەمیان بوو هێڵێکی سووریان داناوتیان خوا و قورئان و پێغەمبەر هێڵی سوورن من هاتووم مناقەشەی ئەو هێڵە سووراکەم بەبێ ئەو یەک تۆمەتیان بۆ دروستکەم قسەکانی خوانێ مناو لە پانێڵەکانەوە وەرەمگرت دوای لە ڕاستپاردەکانەوە وەرەمگرت ئایا دابڕان ڕاستەکا کە ئەوە هێڵی سوورە هێڵە سوور بە معنای چی دێ چونکە بۆ نێکێ لە قسەکانی ترتیان معنای ئەوە نییە ئەوەی کە ئەلمانی و ملحیدە ئایا ئیلحاد لەلای ئەوان چی ئەگەێنی یا ئیمان چی ئەگەێنێ پرسیار کۆمەڵە پرسیارە وروژانمە خوێنەر قەناعەتم وایە ئەگەر هەر یەکێ لە دابڕانەکان خۆیان ئەو کتێبە بخوێنەوە خۆی جاری کۆنفرانسی داهاتوو لەمە درۆمان کرد ئەوە سنوور نەبوو چونکە پڕە لە ئیهانە بەخوا و بە پێغەمبەر و بە قورئان باشە یەکێکی تر ئیسلامی ناسیاسی سێمدانە ئینشاءالله بەخێر باش ئیسلام ناسیاسی ئیسلامی ناسیاسی ئیسلامی ناسیاسی بڵێ ئێمە مستەلاحێکی زۆر باڵێن ئیسلامی سیاسی ئەگەر ئیسلامی ناسیاسی بە چی ڕووەدا ئەمە ژێکێکە لە خەڵەتاندنەکان بۆ نمونە ئەگەر ئیسلام ئەگەر لەو قەناعەتەوە تۆ بڕوانی تۆ ئایا ئیمانت بە خالق هەیەک دوو ئیمانت بۆ هەیە کە قورئانی ناردووە ئەو قورئانە هی خوای و مەعسوومە ئەگەر قەناعەتت پێیەتی ئەی دەقەکانی قورئان چۆن تۆ مامەڵی لەگەڵاکەی پڕە لە ئەحکامی شەرعی وانە ئەمە یەک دوو لەوەوە وەکو ئەزمونێکی ئەوروپا ئەگەر ینی لەگەڵ ئەوەشی کە
کە ئینجیل ینی بە ئیتفاقی زانایان و بڕاشم وایە خۆشیان قەناعەتوانە بەش دەستکاری کراوە یا زۆرێکی لای خوان لای ئێمە زۆرێکی دەستکاری کراوە لەگەڵ ئەوەش کە ئینجیلیان پراوێز خست کۆمەڵگەی ئەوروپی داتەپی یعنی ئێستش کۆمەڵی قیم لە ناو ئەوروپیەکان کەماوە سەرچاوەکی تەعالیمی ئینجیلە یعنی پەیامی تیا بۆ داعیەکانی خۆمان بۆ مامۆستایانی خۆمان ئەگەر کاتێک ئیسلامت کۆ کردەوە لە وعظ و ئیرشاد یعنی لە منبەر لە کۆمەڵە مناسەبات لە کۆمەڵە ڕێکخراوی داعوی هەمان ئیشی کەنیسا ئاکەیتەوە کەنیسە ئێستش لەوە نەکەوتووە خەریکی داوای ئەسڵەن جۆرە لە داوانی ئێمە نیمانە تا ئێستش بۆ نە کەنیسە بڕوای بەوە هەیە ئەبێ ماڵان بچیت لفلێتیان بۆ بێ پۆستەریان بۆ بێ باسی ئینجیلیان بۆ بکەیت لە بازارە کۆ ئەبنەوە باسی ئینجیلەکەن تەرانی مشتەکانی خوان ئەخوێنن ناو خەڵکە لەوە نەکەوتون کەنیسیان هەیە بە بەردەوامی ئەوەی کە ئیمانی هەیە چێتە کەنیسە بەڵام چی شتێک تەعالیمی ئینجیلی پەکخست پراوێزخستنی ئینجیل لە سیاست لە قانون لە دەستور باشە ئێستا چی بۆ بە بەدیل لیبرالیزم بۆ بە بەدیل یعنی هەمان ئەزمون ئێمە دووبارە یەکەینەوە ویستومە ئەو هۆشداریە بەم ئەگەر تۆ سیاست نەکەی پرۆژەی دەستورت نەبێ ئیسلام نەکەی بە مەرجع زۆر ئاساییە ئیتر ئەو بگری لەسەر منبەر بێتاقەت بە هجووم کە ئەو مانعی نییە کێشە نییە گرنگ ئەوەی قانون بەدەست ئەوە پەروەردەی فەرمی بەدەست ئەوە ئەو ئەیگۆڕێ ئەو قەرارەیە سبەینی واشت لێ دێت تەنانەت لە داوەکەیشا مەرجە بۆ دانێ بۆ نمونە ئەڵێ ئەو ئاەتە تونڕەوی بڵاوەکات و ناوی بخوێنیتەوە لەبەرەوە ئەویستومە هۆشداریە بەم یعنی قەزەی سیاست کە داو بڕی لە ئیسلام ئەوان تەبان ئەڵەن سیاست تۆ ناوی منێ سیاست مشکلەمان نیە ئێمە ئەڵێن بە مەرجعکردنی ئیسلام من ئەوەمەوە کاکە بەچی وەسیلێک حزب ناگەێنێت تەواو حزبەکە هەڵەوەشێن ئەی چی بکەین گرنگ ئەوەی من ئەڵێم ئیسلام بکەمە مەرجع بەچی وەسیلەیەکەیکەی خۆ بێ مسلمانان ئاگیان لە یەکتری بێ ئاگیان لەو موامەرە بێ بەڵ خۆی مەوەسم مەرجعێتی ئیسلامیش بۆ یاسا بۆ سیاست یعنی زۆر لە بەرژۆنی کۆمەڵگایەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت نەک کۆمەڵگا بەخوا ئینگلیزیەک ئەمریکیە کە ئیمانی بەخواش نەبێ قازانج لە ئیسلامەکە ئیسلام ئەو ڕەحمەتەیە ئەبێ ئینسان ئاوا سەیری پرۆژەی دینداری بکە یعنی بە مەرجعکردنی ئیسلام من یەک نمەوە بۆ دێنمەوە ئێمە تا ئێستا خیتابێکمان نییە لەگەڵ عائلەیەک مثلا خێزانێکی یەزیدی خێزانێکی مەسیحی وەرە من بۆی ئەسەلمێنم لە ژێر سایە ئیسلامات تۆ کوڕکچەکەت پارێزراوە خێزانەکەت پارێزراوە لە ژێر سایەی لیبرالیزما بۆی هەیە کوڕەکەت شوبکە بە کوڕێک یا کوڕێک بێنێ بۆ بابەتی هاوڕێگەزبازی بۆ درۆکو فکرە یعنی خۆ ئەم هێرشاتەوە بەس بە مسلمان ناتووە بۆ هەموو ئەدیانە هەموو دینێک ئەتوێنێتەوە پراوێزیەخە لەوێ بۆ نمونە یعنی کە ئەڵێ ڕێز لە ئاینەگرم ئەو ڕێز لە خالق ناگرێت چونکە بڕای پێنێ بە خالق ئەلمانێت وایە ڕێز لە تۆ ئەگرێ قەراری تۆکو ئینسانێک تۆڵی من مسلمان مەڵێ حرمەتی تۆ ئەگرم لای ئەو ئاین زادەی بیری ئینسانە لە زەمانە لە زەمانەکان وەکو خوانەڵە لە دوای ئەفسانە ئاین هاتووە لە دوای ئاین زانست وانە واڵێنەوە باشە کەواتەوە ڕێز لە تۆگە بۆچی دەقە قورئانەکان ئەگەر وا بڵێن کە ئێمە خاوەنی قورئانین بۆچی دەقە قورئانەکان پراوێزەخا لەبەر و بڕوای نییە ئەو دەقە پیرۆزە و لە خواوە هاتووە بە کەڵکی ئێستا دێ هەڵێ ڕێزت لێگەن بەس نابێتە داخلی تا بکەی ئاوە حاڵەتێکی ترویستم ئاماژی پێ ئەوەیە یعنی ئێمەی مسلمان لەو کتێبە ئەوم ئاماژە پێکردو ئێمە بێت چوارچێوەیەک دروستکەیت چوارچێوەیە کە ئەبێ ومانی کۆبینەوە لەسەری بۆ چونکە تۆ جاریوان مەرجعەکەت ئیسلامە بەڵام ئەوەی بەڕێوەی ئەبا بڕوای بە مەرجعەکە نییە یعنی بۆ نمونە تۆ بەڵێ مەرجعەکەت مەرجعی دەستور بۆ نمونە سەرچاوی دەستورەکەت شریعەتە بەڵام ئەوەی بەڕێوەی ئەبا بڕوای بە شریعەت نییە بۆ سیرەکەی لە سلێمانی و هەولێر دەیان مخالفاتی شەرعی باسەکرێ شەوانە و ڕۆژانە و نازان گوندی چی و چێمانە باسەکرێ هەموو خۆ مخالفی شریعەتوانێ لە دەستوری شاجی نابێتەوە ئەی بۆ ئەکرێ بۆ لەبەرەوەی ئەوەی بەڕێوت ئەبا بڕای بە شریعەتەکە نیە قەناعەتی نییە پابند بێ پێوەی کەواتە تۆ هەم گەلێکی وشیارت ئەوێ و حاکمڕانێک کە شریعەتی خۆش بێ و ئەبێ شریعەتی سەرچاوە بێ ئەبێ ئەم سێ مەرجە تحقیق بێ بۆی بتوانانی ئیقامی شەرعی خوا بکەی زۆر باشە مامۆستا سامانێکێکی تر لە بەرهەمەکان باس لە یەکسانی جەندەریەکە وەکو کۆتا ڤێرژنی لیبرالیزم
جا کۆمەڵک چمک پیا بوون کەم چەمکانە هەر خۆشت ئاماژت پیاوە لە تێڕوانینی ئیسلام و لیبرالیزمە عین کۆ نابێتەوە لەم دوو ڕوانگەوە ئەم بابەتە چی گرنگیەکی هەیە و بۆچی ئەم قسەیەکەن کە بێک و یەک ناگرێت؟ باشە لە کۆی پرۆژەکە بیرم چوو ئاماژە بە شتێکم ئەم کتێبە هەر خوێنەرێکی جدی بخوێنێتەوە ئەزانێت کتێبێکی تەقلیدی نییە نەهاتووم بەشی کەم وەکو هەر نووسینێکی ئەکادیمی و سەرچاوەکە بهێنم و نووسین کاڵم فکرێ مناقەشەیەکی فکرەوە وایە لەگەڵ کەسێکە دانیشتم خەریکی حیوارم بەڵام لەبەرەوە دەمم ناگا بە هەمووی بۆم کردوتە ناو کتێبێکەوە پێشکەشم کردووە ئەو کتێبە نەهاتووە باسی مێژووی جێندەر و پێناسەی جێندەر و لە کوێوای ڕەنگە زۆری بیستێتمان زۆر لەبەر من مڕعاتی حاڵەتێکیشم کردووە ئێستا AI و بەڕاستی بابەتەکانی تری سێرچ وانە وای لە تۆ کردووە ئێستا من بۆ نمونە لێوە نووسیمە LGBTQ+ بۆم نووسیوی مەڵێ ئەوە چیە یەکسەری لێدا بۆ تێنە شەرحەکەتی منی بۆ چییە بۆچی لاپەڕی پێ بگرمەوەنیە بۆیە ئەوە باسی نەتیجەی شتەکانەکە ئەگەر یەکسانی جێندەری ببێ بە قانون ببێ بە یاسا ببێ بە مەرجع بۆ دەستوری ئێمە چیمان لێدێ ئەلەو کتێبە زۆر تەرکیز لەسەرکەم و کە ئافرەت خێزان بە دەرەجەیەک خێزان بە ئامانج گیراوە لە ناو خێزانە ئافرەت دایک بە ئامانج گیراوە بە بەڵگەی فکری عقلی سلمانومە کە خێزان یەکەمی تطبیقکردنی شریعەتی مناڵی تطبیقی شریعەت ببە سەرچاوە بۆ دەستور یعنی لە ناو خێزانەوە شریعەت تطبیقەکرێ لە ناو خێزانەوە تاکەکان ئەتوانن شریعەت جێبەجێ بکەن کە خێزانە هەڵوەشان مەوایەک نامێنێتەوە بۆ شریعەت تاکێک نامێنێتەوە کە گوێ لە شریعەت بگرێ لە ناو ئافرەت لە ناو خێزانیشە ئافرەتم وەکو کۆڵەکەی خێزان داناوە کە دایکە ئەساسی پەروەردەیە یعنی دایک کە زەفەر بە دایک هێنرا خێزانیش هەڵەوەشێتەوە لەبەرەوە سەنگەری یەکەمی ئەم شەڕە دایکە و ئافرەتانە بەگشتی وی هەم ئەبێت لەلایەن مسلمانانەوە گرنگێکی زیاتر و مافە شەرعیەکانیان ناڵم مافی زیادە مافە شەرعی و قانونەکانیان کە لە شەرع ئیقراری کردو بۆیان بگەڕێنەوە و ئیهتیمامی زیاتریان دێنین لە ڕووی پەروەردەی خاستن ئیشێکە کرێ مەسەنەن قسەیەکە کرێ وەکو تەنقیسەوە مەسەنەڵەن هاوس وایف یعنی ئەڵەنەوە ئیشی چێڵەن ژنی ماڵەوەی ژنی ماڵەوە وەکو تعلیقە بەڵام تۆرە مەفهومەکە بگۆڕە ئەمە ئیشی چێوڵات دایکە یعنی قوتابخانەیە یعنی مەدرسەیە یعنی مامۆستایە کە ئەگەر قانونێک هەبێ شریعەت یعنی بەڕێی من یەکێک کە خەمی شریعەتی بێ بڕوام وایە ئەبێت دایک تا 5 ساڵان مناڵەکەی خاتە مەکتەب لە ساڵ یەکەم تا 5 ساڵان دایک معاشی هەبێ بەس لەبەرەوەی مناڵێکی ساڵح پەروەردەیەکی بۆ بنێریتە ماڵەوە هەر لە 1 ساڵێ منهەجێکی هەبێ هەتا 5 ساڵی ئەم دایکە ئەم منهەجە بۆ مناڵە بڵێتەوە هەتا ئەگاتە مەکتەب بەڵام وەکو مامۆستایەک معاشی هەبێ بەبەستمەوە تۆ ئەبێ ئەو گرنگی دایک بسەلمێنی تۆ بە کۆمەڵگاکە سامان ئەنی ئەو جێندەری و بابەتانە و ینی هاوڕێگە سوازی بوون زۆر جەبێتە جێی پرسیار ئەو جەناب داماژت پێکرد ینی زەربەیە لە دای زەربەیە لە خۆش لە خێزان ئەی بوو ئەم وڵاتە پێشکەوتوانە ئەو ڕێڕەوە ئەگەر نەبەر بۆ ئەیانەوێ ئەم وشەگەلانە یاخود ئەم منهەجانە لە نێو کۆمەڵگاکانیان دابن لە پێناو چییە؟ بەڵێ ئەگەر بۆ نمونە دامی سارەیەک ببینی تۆ وانە یەکسەر پرسیارێکی ئەو دامە بە ڕوویداوە کە ئەگەیتە ئەسڵی شتەکە یا سایق نەبووە وانە یا خۆی لاداوە لە شتیاوەتی بە شتێکی ترانی ئەگەیتە هۆکار دوای نەتیجەکە ئەبینی ئێستامە ئەم جێندەرە دامی سارەیەەکە بۆچی لەبەرەوەی لە سیستەمی لیبراڵیە مادام کەوتمان مادام ڕەبتی بەخواوە نییە لای ئێمە وەکو مسلمان بابەتێکەیە کە پێوترە ثەوابتی عەقیدە یعنی ئەو شتانی کە لە عەقیدەیە ثەوابتن لە نصوص و لە ئەحکامە ئێمە بڵێن ئەگەر دەق کە ئوسوڵین ئەیکەنە 4 بەشەوە یەکێک لەوانە قەطعی الثبوت و قەطعی الدلالە یعنی هەم ثابت بوونەکەی ئایا لە قورئانە یا لە فەرمودەی متەواترە و دیلالەکەشی ماناکەشی واضحە ئەم جۆرە لە دەق ئەبێ جێبەجێکەی باشە ئەویش هاتووە بۆ نمونە ئێمە وەکو مسلمان ئەمە بابەت عەقیدەیەکە ئێمە حەدیثانەوە هەر وەکو مسلمان کۆمەڵی حاڵەتی کۆمەڵایەتیمان هەیە ثەوابتن دامەزراون پێویستی بە گەشەی کۆمەڵایەتی نییە یعنی گەشەی کۆمەڵایەتی نایگرێتەوە بۆ نمونە کەوترا نێر و مێ هەیە و ڕێگەی گەیشتن بە یەکیان شوکردن و مارەکردن و زەواجە ئەمە ثەوابتی
بابەتە کۆمەڵایەتێکی لای ئەوان ئەڵێن گەشەی کۆمەڵایەتی بڕیان لەسەر شتەکانەدا نەک ئێمە بۆ نمونە ئێمە باوانین ئیش بۆ نەوەکانەکەوانێ ئێمە بۆمان نییە یاسا بۆ نەوەکان دابنێ ئێمە لەم قۆناغەیە بزەبت ئێمە لەم قۆناغا چیمان پێ باشە کۆمەڵگە چی پێ باشە جا ئێستا لە نیو لیبرالیزمیشا باسی کۆمەڵگە ناکە باسی و گروپێک چی پێ باشە تۆ بێ ڕێزی لە بگری ئیترەگەرە و گروپەستەم کاریش بێت هین نەماوە یعنی کەمینە و زۆرینە نەماوە ئێستا من لە محاضرەیەکە لە 2022 لە بەریتانیا لە کۆبنەوەیەکی گشتی بانخوازان بوو یعنی بابەتێکم ئاماژە پێکرد وەکو ئەگەر ینی ئەگەری دەرهاویشتەی لیبرالیزم یعنی بۆ نمونە دوو برادێکیان زۆر خۆشەوێ ئەچێتە محکەمە ئەڵێ من کە مردم حەزەکەم برادەرەکەم حەزی لە گۆشتی بەشەرە من حەزەکەم گۆشتەکەی من بخوا یعنی ئەمە خەیاڵێ بۆ ئێستا ئەم قساکەم بە زۆر تەبیعیە ئەو قانونە ئەیگرێتەوە ئەو قانونە ئەیگرێتەوە لە مافی خۆیەتی و ئەویش ڕازیە و لە محکەمە بۆی ئیمزاکە و کەمل گۆشتەکەی دەن یعنی بە جۆرێک کۆمەڵگە شێواوە ئێمە ئەبێ وشیار بینەوە باشێکێکی تر لە بەرهەمەکان باسی چەنژنیەکە جا کاتێک باس لە چەنژنیەکی ڕەنگە تۆزێک چەمکێکی نامۆ بێم لە ئێمە زیاتر ئەگەر بڵین فرەژنی ناسراوتر بێ هۆکارچیە بابەتە دوان لە نێوان چەکشی فێمەنیزم و سندانی پیاواندا باشە کە زۆر جار بابەتەکە و جۆرێک لە زوڵم جۆرێک لەم بابەتانە لە کاتێک ئاینی ئیسلام شریعەتی من حەزەکەم بزان وەکو ئینساف بڵێم ئەو کەلیمەی چەنژنی لە مامۆستا عەلی باپیر وەرگرت چونکە فرەژنی یعنی حدودی نییە بەڵام چەنژنی یعنی چەنجنێک ینی مەحدودە ینی مستەڵەحێکی زۆر ئەوە بوو تایبەت و بەلاو بابەتی ئەوەی کە لە نێوان چەکشی فێمینیزم و سندانی پیاواندا هات من دیسان ئەو بابەتێکی فکریە هاتوو دوو پاکێجم هێناوە پاکێجێکی ئیسلام بۆ مامەڵەی لەگەڵ بابەتە سۆزداریەکان و پاکێجی لیبراڵم بۆ ئەو لیبرالیزم بۆ ئەو بابەتە یاساکانی لیبرالیزم کە لێشە ئاماژەم پێ کردووە لە بوونن لە پێناسەی ئازادیە لە پێناسەی ئازادیە هەر نەتیجی یا بەدەسەوە تۆ ئەبێ قبوڵێکی بۆ نمونەوە ئەڵێ تاک سنتەرە لە لیبرالیزمە ئەبێ مافەکانی خۆی بەدەست بێنێ وایە یەکێک لە مافەکانی ئەو ممارەسەی لایەنی سۆزداریە مهم ئەوەیە بەرامبەرەکەی عەزیەت نادا و ئەویش ڕازیەکەواتە یاساکە قبوڵی کرد جندەربازی باشە لە ئیسلامە تۆ سنوورت هەیە یعنی لە ئیسلامە کۆمەڵشتی لێ مەنع کردووی بەڵام دەرچەی پیاوی بۆ نمونە پێتەڵە بەراز حرامە نابێ بیخۆی تۆ ناڵی خوایگەن ئەی چی گۆشتێ بخۆم مریشی بخۆ بەرەخ بخۆ شت زۆروانێ تەنانەت دائیرەی حرام بچووکترە لە دائیرەی حەڵاڵ و مباح زۆرترەوانە جا قسەکە ئاوهایە ئەو چەند ژنێ هاتووە ئایا پرسیارەکە پرسیار ئایا ئێمە وەکو موسڵمان بڕوامان وایە شتێک لە قورئانەکەی خوا هەیە و لە وسع و لە توانای ئینسان نییە زڵم لە ئینسانەکە زڵم لە ژنەکە ئەمە پرسیاری جەوهەری بێ بیکەین ئەمە نابێت بترسین لە پرسیار بەڵام گرنگەوەی وەڵامەکەی چۆن دەست بخەین وایە ئەی باشە ئەی چەند ژنی بووە ناشرین بووە هەر سەبەبەکە خۆیەتی لە ممارەسەکەی یا ئیعلامە یا فێمینیزمە وانە ئەلمانیەتێکە ئیش لەسەر و قەزیەکە و پاشان ممارەسەی غەڵەتی پیاوان یعنی بۆ نمونە چەند ژنی بووە بە چەک بۆ عەزیەتدان بۆ تۆڵە سەرنەوە کەی خوا بۆ ئەوی داناوە کەی خوا لە شەریعەتەکە شتێکی داناوە تۆ چەند ژنی عقوبەی ژنێکی پێ بدە وڵا لەبەروی لەگەڵی ناگونجێ عقوبەی بە ئاماژە گۆشتانە زۆر کردووە یا مەسەلەن ژنی دووەم ئەڕوا بەسەر ژنی یەکەمە هاتووە بەسەرە بەڵام ئێوە بە تەلاق دانی بە یا خۆی ناڕازیە ژنی تری بەسەر بێ بۆ ڕازی بوو یعنی ئەگە قەناعەت وایە ئەمە شەریعەتە و تۆ گوێ لێگرتووە لە ژنی یەکەمە کۆمەڵ یعنی کۆمەڵگە کۆمەڵی وامی دروست کردو ئەگەر ژنێکی باش بێ ژنی بەسەر نەهات پیاوێک ناتوانێت دوو ژنی خۆش بوێ لە یەک کاتا دەیدار من تقریبا 13 زمینەی فکریم باس کردووە لەگەڵ خوێنەرا پێشێ بگەمە پێشێکی لەم وەرە با لەگەڵ ئەم زمینە فکریانە ئەو بەراوردکارانە ببینە دوایی لە ئەخیریشەوە 11 بیانم هێناوە کە ڕێگریە لە چەند ژنی بۆ نوڵە چۆن نتوانێت دوانی خۆش بێ پێکەوانیە ئەمانە هەمووی پرسیارن هەوڵم داوە بێلایەن بمتیا یعنی ڕاستە من پیاوێکم ئەوم نووسیوە بەڵام هەر خوشکێ بیخوێنێتەوە سەداسە دەزانێت من لە تەرەفێکی دوورەوە شەریعەتم هێناوە لیبرالیزمم هێناوە کۆمەڵگە و دەرهاویشتە خراپەکانیشم هێناوە ئەمجا ئەو بێگومانێ مەش بەس تیشکێکە خێنە سەریان بابەتەکان زۆر لەوە قوڵترن کە ئێمە بچین لە بەرنامەیەکە ئاماژی پێ بین
کاک سامان مەدخەلیزم دەنگی بەڵایەک لە ناو دووکەڵی سیستەمی نوێی جیهانی ئەمە چییە باز لە چیەکان مەدخەلیزم من قۆم 3 ساڵ ئەزمونم هەیە لەگەڵ مەدخەلیا لەبەرەوەی لە کولێ شەریعەژم لە قسمی داخلی یەکدوانێکمان لەگەڵ لێراوە ئەیگەڵ تەمە ناوی ناڵم ئەزەگە خۆی گوێ لێ بە تەکیدم ئەزانم پرسیارێک لێرەیە بینەرە سەلانێ بڵێ بیر و بۆچوونی خۆتە لەم کتێبەیانی ئەوەی کە خۆت بیری لێ کردوتەوە قەنەعەتە پێیان بە بەڵگەی وتم ئەزمون واقع سەرچاوەکەش مەقاصدی شەریعە بۆ هەموو کتێبەکان ئەو بنەماکەیە نەمهێشتووە ڕێی خۆمی تیاابێ بۆ معناییکە ینی دەرکم بە شتێک کردو نەقلم کردو بەرمەبنای ئەو سێ سەرچاوە ماوایان جا مناقشەیەک بوو لە بین من و برایەکی ئەو کاتە مەدخەلی نەبوو ناویان هەر پیانۆترێ سەلەفی پیانۆترا وەهابی لەسەر ئەوەی کە ئەیوت حزبایەتی حرامە ئیتر منیش وتم بۆ حرام قسەمان زۆر کرد من هاتم لەسەر شتێ اتفاقم لەگەڵ وتم تۆ ئێمە منهەجێکی پەروەردەییمان هەیە من بۆت ئەهێنم ئەگەر تۆ مخالفی کتاب و سنت لەو منهەجە دۆزیەوە من ئیستیقالە منهەجەکەم بۆ هێنا ماوەی لە لای دوایی برایەک لە لای ئەو ئەژیا هاتەوە بەلام وتی کاک سامانوتی ماوەتی شتێکە پێڵێم پێت سەیرەوتم بۆ وتی وەڵا وەرەقە و شتەکانی تۆی منهەجەکەی کۆپی کردو و گانێتە شوێنێکی تایبەت منیش وڵا زۆر پێم سیر بوو بینیم تم کاکە بۆ هات کردووە وتی وەڵا مەفروزە ئێمە حکوومەت لە ئێوە ئاگادارکەینەوە وەلی ئەمرەکەیانە بەڵێ جامە بەس ئەمە 30 ساڵ پێشم قەزە ڕووی داوە بەڵام قسەکەم ئاوهایە ئەوەی جەناب و باسیەکەی من وەکو شخصی خۆم بۆ یعنی وەکو لە ئیعلام و ئێڵێم ئەشمێنێتەوە من ئیتیهامی نیەت ناکەم وجائزیش نیە ئیتیهامی نیەتکەم دوو گومانیشم لەوە نیە لە 180 بۆ 90 ئەو گەنجەی دوای قوتابخانەی مەدخەلی کەوتووە نیەتی 100% خوایە کە سنەتی پێغەمبەر زینۆ کاتەوە و قەناعەتی وایە ئاینە ڕاستەکەی بۆیە هاتووم چیم کردووە مخاطبەی عەقڵی ئەم گەنجە ئەەکەم کە مەدخەلی یا غێری مەدخەلیە لەکوێ ئەم منهەجە غەڵەتە لەکوێ نەی پێکاوە لەکوێ دوای هاو ئارزوو کردو بۆ نوێی کە لەو شوانانەی ئاماژەی پێەکەم پێی ئەڵێم وەلی ئەمر سەروی شەریعەتە ئەم قسە قورسە سەر من لێرە عیڵێم بەس بە عەمەلی سەروی شەریعەتە کە تۆ نەتوانی لێ هەڵگەڕیتەوە کە نەتوانی مزاهرە بکەیت نەتوانی محاسبە بکەیت هیچ قەزا و محکەمەیەک ناتوانێت کەواتە بەس بوون بە وەلی ئەمر ئەتباتە سەروی شەریعەت ئەوە حەزەکانی لایەنی عەمەلیانی سەلماقاڵێکی کرد بە جۆرێک پشتیوانی ستەمەکە یعنی ئەوە تەبعاً تیانایە ئەڵێ ئەگەر وەلی ئەمرەکەت هاسە سەر تەلەڤیزۆن فاحیشەی کرد تۆ بێ هەر لێ هەڵنەگەڕێتەوە کەواتە ئەوام نمونەیەک مێناوە ئەبێ ئامۆژگاریکی ئەڵێ ئەبێ ئامۆژگاریکی ئەویش نابێ بە ئاشکرا چونکە ئەوش شکاندنی وەلی ئەمرە چۆن نەبێت بە ئاشکرا بیت جا نمونەم چۆن هێناوەتەوە ئەم دینەی کە ئێستا ناوە دینی سەلەف کە سەلەف بەریە لێی ئەگەر سەحابە وا تێ بگەیشتنایە یەکیان ئەچوو بەلای ئەبوو جەهل ئەبوو الحەکەمی ناووانە بوو ئەوی ئەبوو الحەکەم گیان تو بۆ عینادی لەگەڵ ئەم پێغەمبەری ئێمە وەرە بەزێک شایەتمان بێنە لە ناو خەڵکە لەسەر فسق و فجور و خواردنەوەی خۆ بەردەوام بە ئەو کەن بە وەلی ئەمری مەکەیش هەرچی ملکما خەڵکەکەنە عەبدی تۆ هەمووی ڕازی بن بە جەریمەی تۆ لە پێش جاهیلەت دەسەڵاتە چۆن بۆ ئێساس بۆ زیادەکەین ئێ باشە ئەم کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله زەحمەت بوو بۆ ئەبوو جەهل جا نووسیومە ئەگەر ئەو ئیسلامە وا بوایە ئێستا ئەمانوت ئەبوو الحەکەم ڕەضی الله عنه ئەوە موسڵمانە بوو جا خاڵێکە کە ئاماژەم پێ و حەزەکەم خوێنەر بیزانێت ئەویش ئەوەیە یعنی مەدخەلیەت ئەگەر کۆمەڵی هۆکارمان هەبێ بۆ ئیلحاد مەدخەلێت بەشێکە لەو هۆکاران مەدخەلێت و غیری مەدخەلێت چونکە لەوە پێناسەم کردووە لای بەندە ئێستا مەدخەلێت بۆ بە ڕەوتێک کە پشتیوانی سوڵتاکە ئەیتر یا ڕێفەرمیستە یا کەسێکە بە ناوی تەسەوف و عیرفانەوە یا کەسێکە بە ناوی سەلەفیەتەوە بۆیە سەیرەکەی ئەو هۆکارانی ئەبن بە سەبەبی ئیلحاد گەنجێک پرسیارەکە ئەڵێ ئەمە دینە سەحیحەکەی ئەمە هەموو گەندەڵی و فەساد و خراپەکاری و کوشتنە قبوڵەکە ئەگەر بڵێ ئەوە دینە سەحیحەکە جان و دینم بۆ چییە کە لە ئەسڵا خوا بەریە لێ کۆتا پرۆژە ئیسلامۆفۆبیزم ئایدۆلۆژیای سڕینەوە بۆچی وتومە ئیسلامۆفۆبیزم عادەتەن ئەو سێ حرفی ئەخیر کە پێ ئەلکێ بە وشەیەکەوە یعنی ئەو بۆ بەڕەوت بۆ بە مەدرسە لە ئەوروپا
ئیسلامۆفۆبیا بۆتە ئیسلامۆفۆبیزم مسلمانانی لەسەر ترسێنن و ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبێ و زایۆنیزمیش لە پشتی ئەم ئیسلامۆفۆبیزمێ و دیسانۆلەوە بە ئینساف و قسم لەسەر کردووە چونکەەوە بەحسێک بوو لە گۆڤاری خاڵ بڵاوم کردەوە و یەکسانی جێندێرەکەش لە گۆڤاری ئایندە بەڵام تەتەورێکم پێدا یعنی بە ئینساف و ئەو متووە کە مسلمانان خۆشیان بەشێکن لە برەودان بە ترس لە ئیسلام و خەڵکی ملحیدی ناو مسلمانان و حاکمی مسلمانانیش بەشێکیان ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم دیاردەیە زیاتر تەشەنە بکە لە ئەوروپا ڕێگە چارەشم باس کردو لە کۆتاییەکەیە زۆر باش ئێمە شتێکمان نەماوە گەر شتێک ئاماژەمان پێ نەکرد بێ شتێک پێت باش بێت یان لە کۆتاییەگەر بڵێ لەکوێ ئەم بەرهەمان دەستەکەون دڵیان بینەرێک بیسەرێک لێرە و حەزەکات لەم بابەتانە بڕوان وەڵا لە ناوەندی ڕێنوێنە وەڵام لە کاسۆمۆڵە ئەگەر هەڵە نەبم پێشانگەکتێویشەبوونی هەبوو لە پێشانگات درەنگ فریاکە و سێ چوار ڕۆژ ئەما بوو بۆ بەڵام الحەمدوللا هەر گەیشتیان چاو خۆش بێ زۆر سپاسەکەی مەڕێز کاک سامان ڕەباتی نووسەر میوانی تۆرێمان سەلام